ئەو کتێبە لە ساڵانی پەنجاکان 1950 لە شام لە دمشق مامۆستا زەبیحی وەکو نامیلکەیەک بە نێوی مەحموود حەسەن شنۆیی بە ناوێکی خوازراوە نووسیوێتی بیرۆکەی ئەو کتێبە ساڵی 96 لە لەندەن کە بوتوێژێکم لەگەڵ بەڕێز مامجەلالی هەبوو لەوێ مامجەلال باسی ئەو کتێبەی بۆ من کرد گوتی زەبیحی کتێبێکی وای نووسیوەوە بەگشت ئەو کەسانەی کە کۆزمۆپۆلیتی بیریان دەکردەوە و دایان کورد ئومەنێ زەبیحی بە زمانێکی مارکسی بە زمانێکی لێنینی ئەوەی نووسی کە کورد بەڵێ ئۆمەیە کورد بۆی هەیە کە وڵاتی خۆی هەبێت دەوڵەتی کوردی خۆی هەبێت و ئەوە وەختێک زەبیحی بە زمانێکی زۆر مارکسیانە ئەوەی نووسی و بەگشت ئەوانە داهاتەوە کە کورد بوون یا عەرەب بوون کە دایان کورد ئومەنێ کورد دەبێت لە چوارچێوەی ئێران عێراق یا سووریادا بە مافەکانی خۆی بگاتەوە مامجەلا کوتی وەختێک ئەوە بڵاوبەوە ئێمە خۆمان ئەوە کردەوە جیف کردەوە هێز و توانایەکمان هاتەوە بەریکە بەڵێ ئێمە دەتوانین دیفاع لە مەسەلەی نەتەوایەتی کورد بکەین من ئێستا کونێ بە پێویستم زانی لەو سەردەمەیدا کە ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان عێراقچێتی ئێرانچێتی نازانم چیچی دووبارە بۆتەوە باو مەسەلەی دووبارە ڕێفراندوم و مەسەلەی کوردایەتی دووبارە بۆتەوە دوو بەرە و لە هیچ خۆڕایی بە بەرەیەک دەڵێن دژی سەر بەخۆی و لە هیچ خۆڕایی دەڵێن دژی ڕێفراندۆم ئەوە جوابێکی زۆر بە پێزە کە 57 زەبیحی ئەوەی کتۆ ئێمە ئەو ڕۆکانە لە هەزارەی سێوم لە 2017دا دووبارە ئەوە دەڵێنەوە بۆیە ئەو کتێبە لێرە ئەو ڕۆکان لە کوردستانی نوێ سپاس بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ کە ئەو کۆڕە جوانەی دروست کرد و ئێمەش کتێبەکەمان بڵاو کردەوە.